بە ناوی خوای گەورە و میهرەبان. سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. من دکتۆر دانا تەیب غەریب، پزیشکی پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی. ئازیزانم، لە زنجیرە بابەتەکانی ڕۆژوو تەندروستی لە بابەتی ئەم جارەمان باسی گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ سوورێنچک دەکەین. خۆتان نەزانن کە ئێمە لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانین و لە نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانین کە زۆربەی خەڵکی وا باوەکە لە جەژنی ڕەمەزانە تا حدێک زۆر خۆریەک ئەکەن کە لە ڕاستیە ئەم زۆر خواردنە هەمە چەشنە خواردنە کاریگەریکی زۆر بڵێن خراپی لەسەر ئەم گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ سوورێنچکە ئەبێت. باجارە بزانین نیشانەکانی گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ سوورێنچک چییە؟ لە گرنگترین نیشانەکانی ئەوەی کە خۆمان پێڵین دڵە کزێواتە گەڕانەوەی هەستکردن بە سووتانەوە لە ناوەڕاستی سنگدا یاخود دەم زۆر ئاوکردن یەکێکەیە لە نیشانەکانی ئازاری ناوەڕاستی سنگ. جاری وا هەیە نەخۆشەکە تووشی بڵین گۆڕانی دەنگ ئەبێت، تووشی کۆکەی بەردەوام ئەبێت. جاری وا هەیە نەخۆشەکە بەهۆیەوە تووشی ڕشانەوە ئەبێت ئەگەر زۆر زۆر بڵین نیشانەکانی بە قورسی بگرێت. چۆن بتوانین خۆمان لەم جۆرە نەخۆشیە بپارێزین؟ لە ڕاستیە ئەم نەخۆشیە لەوانەیە کە کێشیان زۆرە زیاترە لە کەسی تر، بەڵام کۆمەڵێک شتیش هۆکارن بۆ ئەوەی کە ڕاددەی توندی ئەم نەخۆشیە زیاد بکەن. یەکێک لەوانە ڕاستەوخۆ ڕاکشان دوای نان خواردن. لەبەر ئەوە بەپێی زانستی پزیشکی باشتر وایە هەر کەسێک کە نانی خوارد بە تایبەتی ژەمە سەرەکیەکانی ڕۆژانە تا 2 سەعات دوای نان خواردن پاڵ نەکەوێت. لە بڵین پاڵکەوتنی سەرەکی شەوانیشا بۆ خەو باشتر وایە ئەو کەسانەی کە نەخۆشی گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ سوورێنچکیان هەیە 3 بۆ 4 سەعات پێشەوە بڵێ پاڵ نەکەون هەتاوەکو تووشی ماکە خراپەکانی ئەم نەخۆشیە نەبن. ئەگەر کەسێک ئەم ڕێنمایانە جێبەجێ نەکات تووشی چی دەبێت؟ لە ڕاستیە کۆمەڵێک شت هەیە. یەکێک لەوانە سووتانەوە و برینداربوونی بەشی خوارەوەی سوورێنچک، جاری وا هەیە تەسکبوونەوەی بەشی خوارەوەی سوورێنچک، جاری وا هەیە گۆڕانکاری لە ناوپۆشی سوورێنچکە کە ڕێژەیەکی زۆر کەمیان لەوانەیە بەرەو بڵین دروستبوونی خانە شێرپەنجەییەکان سەر بکێشێت. لەبەرەوە باشترین ڕێگا بۆ خۆپاراستن لەم شتە بە دەستی نەخۆشەکە خۆیەتی کە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکات. هیوادارم خوای گەورە بتان پارێزێت. هیوام لە شساغی بۆ هەموو لایەکتان. زۆر سپاس.